هەموو کەسێک زانێ بەرەو مردنە ڕوا و مهم ئەوەیە کابرای مسلمان هەست پێ بکە کە لە ڕێ پێی هەڵ نەخلیسکێ لەم ڕێگای بەرەو خواچوونەی. مردن لە هەستی هەموو ئینسانێکە هەیە، کافر بێ یا مسلمان. بەڵام ئەوانەی کە کافرن یانەوێت لە مێشکی خوانی دوور خەنەوە، بە هەر وەسیلەیەک هەیە نایەنەوێ بێتەوە یادی، چونکە لە نەزەری ئەوانە مردن هەستێکە بەوەی کە ئیتر کۆتایی بە ژیان هاتووە. یەکێکیان هەست پێەکە کە مردن نەمانە، ونبوونە، بزربوونە، فەوتانە، ڕووکردنە نەبووە و گەڕانەوەی نییە. ئەمە هەستی ئینسانێکی کافرە کە بە دیدێکی داروینیزمی تەماشاکە. بەڵام یەکێکی تریان هەست پێەکە کە مردن قۆناغێکە لە قۆناغەکانی هەبوونی. هەردووچان سەیری ڕۆحەکەن. کابرای عەلمانی کافر سەری لێ دەرناکە و نازانێ ڕۆحەکە خۆی چیە و ژیانی دنیاکەش کە کۆتایی پێهات سەرەتای چۆن بوو، بۆچی بوو. بەڵام ئینسانی مسلمان ئەزانێت کە جیهانێک هەبوو، جیهانی عەدەم، جیهانێک هەبوو، جیهانی قال و بەلا وەکو کوڕ دەیڵێ، کە هەر لە اعتقادە دینیەکەوە هەیە. قال ألست بربكم قالوا بلى. لەو ڕۆژەی کە ئەم ڕۆحانە هەبوون کە خوای گەورە پەیمانی لێ وەرگرتن کە من خوای ئێوە موتیان بڵێ جەنابەت خوای ئێمەیت و ئێمە تەسلیمین، لەو ڕۆژەوە باوەڕیان هێنا. لەو ڕۆژەوە ئەم عەهد و پەیمانیان بردۆتە سەر. لەو کاتەی کە خوای پەروەردگار وەکو پاتری کارەبا ئەگەر تەشبیهی کەین بەو وەکو پیلێک ئەم ڕۆحەی هێنا کردی بەبەری ئەو مەخلوقە بچووکەیە کە کۆرپەیەکە لە سکی دایکە، کەوتە جم و جوڵ و جوڵە و نەقڵکردنی کرۆمۆسۆماتەکان و هەموو سیفەتی دایک و باوکی هێنایە خوارێ بۆ مەولودی نوێ. ئەم کۆرپەیەش گەورە بوو، 70-80 ساڵی لە ژیان بردەبەر، بەڵام ڕۆحەکە وەکو خۆی مایەوە و جەستەی هاتەوە ناو ئەو توخمانەی، ئەو 16 توخمەی کە جەستەی ئەوی پێک هێنا بوو، لاشەی ئەو ڕزی و هاتەوە سەر توخمەکانی خۆی. ئەمجارە ڕۆحەکە لەویش دەرهێنرایەوە هەروەکو چۆن مرواریەک لە ناو سندوقێکی جوانی ڕێک و پێکادانرابێ، دوایی مرواریەکە دەرهێنرێ و سندوقەکە فڕێدرێ. قیمەتی سندوقەکە چەند جوان بێ بە قیمەتی مرواریەکەەوە بوو. قیمەتی بۆ خۆی هەندێک قیمەتی هەیە، هەروەکو ئەوی کە چەند بۆ جوانی بەکاردێ ئەگەر بە جوانی ماوە، یان کوێی بە کەڵک دێ بۆ سندوقێکی تر. هەروەکو چۆن ئێستا کە یەکێ گەمرێ ئەڵێن کوێی بە کەڵک دێ تەبەڕوعی بکە بۆ مردووی، بۆ زیندوویەکی کەیە بۆ نەخۆشێکی کە پێویستی بە پارچەیەکی ئەو هەیە. ڕوحەکەی هاتە دەرەوە ئیتر جەستەیە ڕوا بۆ گۆڕ. ئەم ڕوحە چۆتەوە عالەمی بەرزەخ، لەو عالەمەی لەو جیهانەیە کە لە نێوانی مردنت بۆ زیندوو بوونەوە، لەو شوێنەی کە چاڵێکە لە چاڵەکانی جەهەنەم خوا لاماندا، یان باخێکە لە باخەکانی بەهەشت. بەم شێوێ تەشبیه کراوە. تا ئەو زەمەنی بەرزەخەشتەوە بێ ئەنجا ڕۆژی حەشر و حیساب دێتە پێشت. ئەو کاتە دیسان ئەم ئینسانانە دروست دەکرێنەوە بە هەموو ئەو سێڵانەوە کە فەوتاون. کەس تەسەور ناکە ئێستا سێڵی فەوتاو لە بەدەنی خۆیان چەندە. بۆیە ئەو کاتە کە ئینسانەکان دروستە بنەوە هەمووی جسمیان گەورەیە، ڕۆحەکەیان ئەکرێتەوە بەبەرە، محاسەبە ئەکرێنەوە ئەم جارە ئەڕۆنەوە یان بۆ بەهەشتێکی هەتا هەتایی یا بۆ دۆزەخێک هەتا هەتایی. ئەوانەی کە فاسقی مسلمانان و گوناحبارن و ئەچنە جەهەنەم، ئەوانە بەقەدەر گوناحەکانی خۆیان سزا وەرەگرن، پاشان دێنەوە دەرەوە بۆ بەهەشت مادام زەڕەیەک ئیمان لە دڵیان نامابێت. ئەمانیش ڕووبەکەنەوە بەهەشت و ئەم جەولەی ڕۆحە بەم شێوەیە لە هەستی ئینسانی مسلمانایە. فەرقێک زۆر هەیە لە نێوانی ئەوەی کە کەسێک وا بزانە بە مردنی هەموو شتێک کۆتایی پێهات، کەسێکی تریش وا بزانە ژیانەکە بۆ خۆی قۆناغێکی سێمە بەرەو قۆناغی چوارەم و پێنجەمە ڕواکە بەرەو ئاخرەتێتی. بۆیە بیرکردنەوە لە مردن بەلای ئینسانی مسلمانەوە شەحنکردنەوەی هیممەتێتی.
ڕەنجی وزەی بەهێزتریەکە، بەڵام بیرکردنەوەی کافر لە مردن تووشی ناڕەحەتیەکە، تووشی قەلەقیەکی تریەکە. ئەمە جیاوازیەکی جەوهەریە لە نێوانی ئەو کەسانەیە کە هەستیان ئیسلامەتیان هەیە و ئەوانی ترکە نیانە. خوای گەورە کە ئەفەرمێ وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد. بس لا ئەو کاتەکە ساتی گیانکێشان لە گیانەڵایە ئەفەرمێ ئەمە ئەو ساتەیە کە تۆ ئەدویست خۆی لێ قوتارکەی. هەروەها ئەفەرمێ قل إن الموت الذي تفرون منه فإنه ملاقيكم. ئەو مردنەی کە ئێوە لێی هەڵدێن ئەوە حتمەن ئەوە تاوا دووچاری بوونەوە و تووشتان بووە بە تووشیەوە. کەوابوو شتێکی سروشتیە کە هەموو کەسێک لە مردنەکە هەڵدێ، هەموو کەسێک کۆتایی ژیانەکەی حەزناکە بەو شێوەیە زوو بێتە سەری. بەڵام جیاوازی لە نێوانی دیدی مسلمان کابرای مسلمان ئەوەیە کە ئەو هەست پێکا بەرەو خوای گەورە ئەگەڕێتەوە، هەست پێکا کە مردن سەرەتای قۆناغێکی ترە وەکو کە کۆتایی قۆناغێکی ترە کە ژیانی بووە. بیرکردنەوەی لە مردن بە گەڕخستنی وزەکانی تریەتی زیاتر بەرەو ساڵحبوونی خۆی، هەستی مەسئولێتی تیا زیاتر دروستە بێ بەوەی کە لە قیامەت ئەترسێ ڕادەی دەستدرێژی کردن و سنوور بەزاندنی خەڵکی تری تیا کەمە بێتەوە، چونکە ئەترسێ لەوەی کە خوای پەروەردگار محاسەبەیەکا لەسەری. بەڵام کابرای کافر ئەمانەی هیچی نییە، لەبەرەوە هەر وەختێک بۆی لوا دەستدرێژیە کاتە سەرمافی خەڵکی تر و بەڕەوایە زانێت. بۆیە لە دیدی کافرە هێز عەدالەتە، بەڵام لە دیدی مسلمانە عەدالەت هێزە. ئەمە جیاوازیەکی گەورەی نێوانی مسلمان و کافرە. دیسان لە دیدی کابرای مسلمانە ئەوەیە کە ئەو خزمەتەی لێرە ئەیکە پێویستە زیاتر دڵسۆزی خەڵک بێ بۆ ئەوەی تەقدیمیانەکە دە بەرابەر و چەندین بەرابەری تر وەریەگرێتەوە لە قیامەت. لەبەرەوە بە ژیانی دنیای خۆی واناڵێ کە شوێنی هێنانەدی هەموو هیوا و ئاواتەکانێتی، وەکو کابرای کافر هەوڵەدا ئەو هەموو هیوا و ئاواتانەی شەو ڕۆژ بیریان لێکاتەوە بەو عمرەکەمەی خۆی ئەیەوێ بیان هێنەتە دی. ئەمەش حتمەن بە تەنیا نابێ بێ لەسەر حسابی خەڵکی تر بێ، سنووری خەڵکی ترە بەزێنێ. بەڵام کابرای مسلمان لە قەناعەتی ئەوا دروست بووە کە ئەمە پشکی خۆی لە دنیایە ئەوەندەیە هەتا زاهیدتر بژی چاکترە لە خزمەتی خەڵکی ترابێ، ئەو ئیمانەی بە ڕۆژی دوایی و زیندوو بوونەوە و مردن و محاسەبە بۆیە بێ بە وزەیەکی یارمەتی دەربوو ئەوەی کە ساڵحتریکە. دڵنیاشە لەوە کە ژیانی دنیای هی ئەوە نیە هەموو هیوا و ئاواتانی تیابێنێتە دی، لەبەرەوە حتمەن لە ئاخرەتە ئەیهێنێتە دی کە خوای پەروەردگار زیندوویە کاتەوە. بۆیە ترسیم کابرای مسلمان لە مردن ترسەکەیەتی لەوەی کە خوای گەورە محاسەبەیەکە لەسەرەوەی کە زەخیرەی قیامەتەکەی کەمە. کابرای مسلمان خەمی مردنیەتی ئەڵێ کۆتایی بە عمرم هات لەبەرەوەی تر دەرفەتی کاری خێرم نەما. لەوە ئەترسێ کە محاسەبە کرێت چونکە گوناهکارە. لەبەرەوە تەوازوناتی لە ژیانی دنیاە زۆرتر دروستەکە و پێی پارسەنگە بێت. بەڵام کابرای کافر سەیری کەم چەند خوای گەورە کە باسیەکات چەند لاسەنگە بێ پێ. یەکەم بە نیسبەتی ئینسانی مسلمانەوە ئەوەندە ژیانەکەی پێ باهێخ نابێ، بەڵێ ڕەنجیژەدا، چونکە هەر لە ڕوانگەی تەوجیهاتی قورئان و حەدیسی پێغەمبەرەوەی صلی الله علیه وسلم ئەو شارستانێتیە گەورەیە دروست بوو 1000 ساڵ حکمی نیوەی سەر ئەرزی کرد. ئەو هەموو داهێنانە عیلمێ بوو، ئەو هەموو کەشف بوونە جوگرافیاییە بوو، ئەو هەموو عەدالەتە دامەزرا لە ناو خەڵکیە. لەبەرەوەی هەست پێکا کە قیامەتی بەرپرسێتی خۆی لە قیامەتە حتمەن خوای گەورە لێ پرسێتەوە، لەبەرەوە پێویستە ساڵح بێ بۆ خۆی زەخیرەی دنیایی کەم بێ، بەڵام خزمەتکردنی خەڵکی تری زۆر بێ. سوور نابێ لەسەر ژیانی، سوورە بێ لەسەر ئاخرەتی. بەڵام کابرای کافر خوای گەورە فەرمێ ولتجدنهم أحرص الناس على حياة
ومن الذين أشركوا يود أحدهم لو يعمر 1000 سنة وما هو بمزحزحه من العذاب أن يعمر. كابراي مسلمان كبياوي تشاقو حزي بديداري خوايا حزك زوتر بديداري خواي قورا شاد بي. بلال حبشي رحمتي خواي لي برزاي خواي لي بلسر مرقابو ژنەکەی ئەشیوەنیە جێڕا لە دەوری و ئەگریا هاوارێ کرد بیلالاه وا حوزنا بەڵام بیلالەی فەرموو وا فەرحەتا بیلالەی فەرموو وا فەرحەتا غەدەن نەلقی الأحبة محەممەدەن وەصحبە ئەی وای کە منیش دڵخۆشم کە سبەینە ئیترەگەمەوە بە دیداری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و یاوەرانی تری. ئەم هەستە لەکوێ ئەمان لەکوێ کە کابرا ئەوەندە سوورە لەسەر ژیانی خوای گەورە فەرمێ وەلەتەجیدەنەهم لام و نونی تەوکیدی ثەقیلە هەمووشیان بە کۆمەڵە فەرمێ هەموویان وان ئەحرەسە الناسی عەلا حەیات سوورترن لە هەموو خەڵکی سوورترن لەسەر ژیانێک. حەیات نەکیرەیە لێرە وەلەو ژیانی سەگێک بێ وەلەو هەر ژیانێ بێ هەر چۆنێ بژی هەر پێی ڕازیە. بەڵام کابرای مسلمان خۆی فڕێداتە ناو ئەو گۆنگەڵی شەڕ و جیهاد و سەختیەوە لە کاتێکا لە بەرچاویشێتی کە بە هیچ شێوەیەک هێزەکان بەرابەری یەکتری نین، چونکە ئەزانە قۆناغێکەوە ئەڕوا بەرە و قۆناغی دووەم. پاشان خوای گەورە فەرمێ ومن الذين أشركوا لوانەی کەوا مشریکن هەیانە يود أحدهم هر يجي كان حزكا كلو يعمر 1000 سنة حزكا 1000 صالي تمن به. أما شوية كأيبينين روج بالروج دكتورة كان يا نواني كدر ما ندرست كان ياوي عملياتك نالين جيان ما نبخشي وبم كابرايا جيان ما ندرشتر كردوا أم حبانا بخو جيان ندرشتركا بلا ما معناها مو يدرو دلسن چونك خواي پرودگار هموي نوسيوا فإذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. أجر أجليان هاد كوتاي بي هاد تواو يك ساتك بيجناكو يك ساتك يجدواناكو همو كسيكي جبه برده لبنو يچك لديدي مسلمانوه بوشه و پارسنگه تماشای جيانكاو جياني وزيچي بگرخراو بو چاکبوني خويو چاکردني دوروبري. بەڵام هی کابرای کافر هەڵپەکردنێکی زۆر و پێشێلکردنی مافی خەڵکانێکی تر هەر کە دەسەڵاتی بوو ئەو پێشێلکاریەکە بە سیفەتی تاچی بێ حیزبی بێ دەوڵەت و شارستانێتەکەی بێ. هەر یەکێگەیە 1000 ساڵ بژی 1000 ساڵیش احتیمالە ئەگەر بژی دیسان تەمەنای زیاترەکە چونکە لە حاڵەتی سەرەمەرجە هەر نایەوێ بمرێ. ئێوە ئەبینن گۆڕستانی کافران چەند چۆڵە وەختێک کە مردوویەکیان لێ نەژرێ، گۆڕستانی مسلمانانیش چەند قەڵەباڵغە چونکە خەڵک سام و هەیبەتی لە مردنەکە نییە. چوونە گۆڕستانیشی و دفنکردنی مردووەکەشی پێسادەیە. بەڵام ئەمان کە ئەمرن ئەم کافرانە کە ئەمرن بە تابەتی لە ڕۆژاوە خەڵکەکە ناوێرە ڕووکاتە سەر قەبران بە شەرتێ سەر قەبرانی ئەمان وەکو هەمومانەی بینین باخ و مێرغوزارێکە و هەمووی ڕازاوەتەوە و هەمووی گوڵە و هەمووی سەوزاییە و حتا چێ لە مەرمەڕەکانی هەر یەکێک لەوانە نرخی نزیکی $1000 لە کاتێکا کە هەمویان بە مەراسیمێکی ژەڕۆنە ئەوێ، بەڵام هەر مەترسی و سام و هەیبەتی مردنەکەوایان لێکا نەچن. ئەوانەی کە ئەشتنەوانن کە لە وەسەتی عمر بەرەو ژوورن کەمترە بینی گەنجیان بچێتە سەر قەبران. بەڵام لە کاتێک لە ئەهلی ئیسلامە تەماشاکەی جەنازەیەک دێ بۆ مزگەوت ئەڵێن خەڵچینە ڕەحمەتان لێ بێبێن بۆ گۆڕستانەوە فڵان کەس ئەمری خوای کردو چەند سەدان کەس نوێژی لەسەرەکە چەند سەدان و هەزاران شوێن جەنازەکەیەکەوە نەیبن بۆ گۆڕستان. لە گۆڕستانەکەژە مێنەوە پێیان ئاساییە. ئەمە جیاوازیەکی گەورەیە لە نێوانی ئەم دوو هەستەیە، چونکە کابرای مسلمان باوەڕی وایە کە خوای پەروەردگار ئەفەرمێ وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا. هیچ کەسێک بە ئیزنی خوای گەورە نەبێ نامرێ و کاتێکی دیاری کراویشە کە ئەمرێ.
لبروا لهستي أم إنسان مسلمانة فرق زورة وك لهستي كابراي كافر بو إخوائي قورة بالتحدى وبيانا فرمي فلولا إذا بلغت الحلقوم كالروح قيشت غرغري قرقو قروي وأنتم حينئذ تنظرون كأيو تماشاكا والروحي درجة ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون من لأيوة نزيكترين لي بلام أيوة هستي بيناك ننابين فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين أجر راستو دسوسان نكراون زليل نكراون بيد صلاة نكراون فرم الروح كيبو بجرنو أجر راستك بلام ناتوانن نكابراي دكتور كابراي دكتور بو خوشي الروحي درجة لبروهي أونيا كابراي مسلمان ديدو تيروانين عقائد منهجكي خوي بقور بو ديدو تيروانين يشي كفرو علمانيت يشي مادي